بەناوی خوای پەروەردگار ئایزدان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوتان لێبێت بۆ هیوایی کە ئەم ڕۆژ ڕۆژێکی خۆش و پڕبەرەکەت و ئاسوودەی بۆ هەموو لایەک بێت و دوور بن لە هەر بەڵاو دەرد و نەخۆشی و ناخۆشیەک. ئەمڕۆ لەگەڵ هاوکارم کاکشوان لە خزمەتتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ. زۆر سپاس لەلال بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزانم سڵاوتان لێبێ و بانیتان باش بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. سپاس بۆ خوا ئەمڕۆژ دەرفەت هەبوو بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە کۆمەڵێک وەرگە و بابەتی جیاوازی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. وەڵای زان پێم وابێ جەلال دوو تەوەرەمانە بێت ئەمڕۆ. لە تەوەرەی یەکەمە قسە و باس لەسەر لە خۆبوردەیی قسە و باس لەسەر مجازەفەکردن بە ژیانی خۆی لاوێکی کورد گەنجێکی کوردکەوا لە وڵاتی بریتانیا لە کاتی بوونی حەدەسێک ڕووداوێک ئەو هەستە کوردانەی هەر لەوێش ئەو حەماسەتەی بۆ دروست دەکات و توانێت بچێتە ناو حادیسەیەوە و گیانی پێم وابێ زیاتر لە 6 هاوڵاتی و وەروەها سەگێکی بچکۆلانەشکەوە ئاژەڵێکە لەوێ ڕزگار دەکات. دواتر لەو تەوەرەیە قسە لەسەر ئەو بابەتەیەکەین ئەو چیرۆکەیەکانی بێگومان پێم وابێت لە وڵاتی بریتانیا بەگشتی لە ئەوروپاش دەنگدانەوەیەکی باشی هەبووە. تەوەری دووەمی بەرنامەکەشمان قسەکردنە لەسەر بارودۆخی کارەبا. ئەوەی کە ئێستا بووەتە نوکتە، حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ 21 کاتژمێر کارەبای نیشتیمانی دەدەین، مۆلیدەکانیش دەڵێت ئێمەش 7 ساعت 7 کاتژمێر کارەبا دەدەین، کەواتە دەکاتە 28 کاتژمێر لە شەو ڕۆژێکدا. ئەگەر بڕیار بێ 28 کاتژمێر کارەبا بدرێت، ئەی گرفتی کارەبا بۆ هەر هەیە و بۆ زوو ڕوبەڕووی نەبوونی کارەبا دەبینەوە. بۆیە دەمانەوێت بزانین خۆیمە حکوومەتمان دەست ناکەوێت و وەزیرمان دەست ناکەوێت، سەرۆکی کۆمەڵی مۆلیداهلیەکان میوانمان دەبێت بۆی کە بزانین پلانی مۆلیداهلیەکان چۆنە و چەند کارەبا دەدەن وەت بە تایبەتی لە مۆرجی هاوینەدا بارودۆخی کارەبای مۆلیداهلیەکان چۆنە کە تەوەری دووەمی بەرنامەکەمان دەبێت لەگەڵ کۆمەڵێک زانیار و ئەو چالاکیانی لە شارەکانی هەرێم بەڕێوە دەچن یا ئەنجام دەدرێن و گرنگن لە ڕێگەی پامێرەکانمانەوە بۆتان دەگوازینەوە. وەڵێ جەلال وەک دیارە لە زمانی با بڵێن لە ناو کۆمەلگای کوردی هەموو ساڵێک لە 5/8 گۆڕانکاریەک تا ڕادەیەک لە وەرزی پلەی گەرماوانە دەڵێن ئەستێرەی گەلاوێژ دەرەکەوێت لە کوێستانەکان تا 15/8 با بڵێن لە شارەکان هەستی پێدەکرێت. بابزانین ئەو گۆڕانکاریەی لە پلەکانی پێم وایە کاکشان بورە کاتێککە گەلاوێژی هەڵدێ هەندێک میوە هەن پێم وایە بەسەر دەچن هەنێکی پێدەگەن دووبارە ینی ئۆڤەرێکی تریان دەزەکەوێتەوە هاڵێ مەسن تری گەلاوێژی یا خود وەکو جۆرێک لە سەرەتایەکی بەهاری لێ دێتەوە بۆ ئەوان لەبەر فێنکی و باستا. بەبزانین گۆڕانکاریەکانی پلەکانی گەرما لە شار و شارەشەکانی هەرێمی کوردستان بەرزبوونەوە یاخود دابەزینیان بە خۆیانەوە بینیوە پێشبینیەکان دەبین.
بینەرانی عزیز تەوەری یەکەمان قسەکردنە لەسەر گیانفیدایی و لێبوردەیی گەنجێکی کوردی خۆمان لە وڵاتی بەریتانیا. دیارە ئەو کاتێک کە ڕووداوێکی هاتوچۆ ڕوودەدات و ئەو تۆمبیلە دیارە ئەو وەسیلەی ئاگری تێبەر دەبێت خەڵکی تر لێی ڕادەکەن لەبەرەوەی ترسی تەقانەوەی هەیە. بەڵام دیارە بە پێ ڤیددیوانی کە هەیە گەنجێکی کوردی بەغیرەتی خۆمان لە دوورەوە کە دێت دەبینێت خەڵکانی گیانیان لە مەترسیدایە زۆر کوردانە و بوێرانە و ئازایانە هەڵمەت دەدات و دەربازیان دەکات. ئەمەش کاردانەوەی زۆری بە دوای خۆی دێنە هەم لە بەریتانیا و لە ئەوروپا بە تایبەتی وە دیارە پەرلەمان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی بەریتانیا هەمووەمانە خەڵاتی تایبەتی ئەم گەنجیان کردو. ئێستا ئێمە ڕاستەوخۆ لەگەڵ ئەم گەنجە دەدوین کاویش بەڕێز کاک سەرباسمینە ناسرااو بە ئاکام عەلیە. کاک سەرباس سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش. باوتان لێبێت و کاتەی ئەوش باش. زۆر سپاس. کاک سەرباز دەمەوێت سەرەتا بزانم لە ڤیددیوەکە هەیە کە ڕادەکەی دەیتە پێشەوە شتێکی شت بەدەستەوەیە چیرۆکەکە چۆن بوو لەکوێ بووی چیت بینی و چۆن ئەم هەوڵە گەورەیەت ئەم گیانفیداییەت ئەنجامدا کە ئێستا کاردانەوەی لێکەوتوەتەوە. بەڵە سەرەتا سوپاسان دەکەم بۆم دەرفەتە. سپاس بۆ توش. ئەمە ڕووداوێکی ساڵی پار بوو لە مانگی حەوتدا ڕوویدا دوای ئەوەی چوونم بۆ شارێکی تر لە ڕێگا تووشی ئەم ڕووداوە بووم. چوون بۆ بەنزیخانەیەک بۆ ئەوەی شەربەتێک یاخود چەند بسکیتێک بکڕم و اینجا بەردەوام بم بەرەو ئەو شوێنەی کە مەوعیدم هەیە. لە کاتی چوونەوەم بۆ ناو سیارەکەی گوێم لە سەوتێکی زۆر بەرز بوو. ئیدی یەکسەر فکرم چوو بۆ لای بەدڵنیاییەوە حادیسەی سیارەیە کە تەماشام کرد لەم بەری جادەکەوە مینیڤانێک کەمپەڤان ئەم جۆرە کار دێت بۆ ئیسراحەتی چەند شتێک لە دوورەوەی ئەو شوێنانەی کە لێی دەژی نیمچە کەمپێک. ئەم ئۆتۆمبیلانە غازی تایە پێشنە هەم کتێبەکە خۆشی بە غازی ئیدی ئەمە ترس خەتەرتر بوو بۆ کەسانێک کە بە دەوریەوە کاتی حادیسە کاتی ئەم ڕوویدا ئیدی ڕام کرد دوای چەند دەقیقە قەرمەوە لە ئەم جادە شەقامە زۆر بڵێن شتێکی زۆری لەسەر بارانێکی دەبارەی بەڵ ئیدی من گوێم کە چەند هۆرنیسە زەحمەت هەر چۆنێک گیاندە لای مینی بوس کە گەیشت تانێکی زۆر دایاندا بوو نزیک نەدابوو. هەر ئەوەندە خەڵک هاواریەک نزیکمە بەرەوە ئەکردەوە. بینینی ئەو ناو مینی بوسەکەدا پیژدانم کاوانیش وەکو هەر مرۆڤێکی ئاسایی نەمتوانی بە دیارە لە بەرچاوی من بمرن توشتی زۆر لەوە گەورەتر. ئیدی ڕام کرد بۆ پشتەوە ئەمە نەمتوانی بسمەز ناچار سەرکەوتم تەنیشتی یەکێک لە جامە یەک توانیم ڕان بەهۆی ئەوەی کە لە شتێکی زۆر دابوون نەتوانی زۆر ئیدی هەر هاوارمە دەستم بدێ کە ڕاگەشت. سوپاس بۆ خوای گەورە هەموویان دەرکەم. بەڵێ ئەم تەواو تینی بۆ هێنا دەتوانم هەمویان، بەڵام سوپاس بۆ بووم هەتاو ئاخر کەسیانم دەرکرد. تەنها تۆزێکانی وە خۆمیش تەنها لای ڕاستم گەرم بوو سوور بووبوومەوە بۆی
ئەو تینە دڕی جامی چمبێلەکەەوە دەرچ چەند سانیە دوایەوەی کە ئەم فرەداخوا بتڵی غازی ئێوە وەکو چۆن لە ڤیددیوەکان دەکەوێت کە ئاگرێکی زۆر بەرزی لێ ئەم جاریان بە دوای کاتەکەن. زۆر باشە کاک ئاکام. باز لەوە دەکەی وەک هەر هاوڵاتێکی ئاسایی تۆش نەتوانی خۆت ڕاگری لە کاتێکا ڕەنگە دەروبەری پاسەکە پڕ بوو بێت لە هاوڵاتی ئاسایی و ڕەنگە هاوشاری و کەسانی نزیکی خودی ئەوانەشی حادیسەکەیان هەبوو. یعنی ئەو هەستت لەکوێوە سەرچاوی گرت، یعنی چاک دەزانی لێرە ئاگرێک هەیە و دەتەقێتەوە و مەترسی هەیە بێ ئەوەی تۆ وەکو ئەوانی تربی لەویا هەوڵێستی تۆ جیاوازتر بێ و ڕاستەخۆ دەچیتە ناوە حەدەسەوە و ژیانی شەش هاوڵاتی یاخود ئەو هاوڵاتیان ئەوێ ڕزگار دەکەی. بیرت نەکردەوە مەسەرەن چی ڕوودەدا ئەگەر ئەوە هەیە تۆژە ناو سیارەکە گیر بکەیت و تۆش ببیتە قوربانی ناو ئەو ڕووداوە، ینی چی پاڵی پێوە نایی، چی هۆکارێک وای کرد تۆ ڕاستەوە خۆتە داخل بکەیت؟ لە ساڵی 2006دا بەداخەوە پورتایەکەم تووشی هەمان ڕووداوێکی هاوشێوەی ئەم ڕووداوە بوو، بەڵام بەهۆیەوەی کە هیچ کەسێک بە دەوریەوە نەبوو وەکو چۆن بڵێ خیرەتێک دەگرێت تەنها دەرگایەکەی بۆ بکاتە تەمەناوانەی کە بینی بوویان ئەم پورزایم زۆر محاوڵێکی بوو کە بێتە دەرەوە لە ناوستان، بەڵام بەهۆیەوەی کە گڕی کردبوو نەوەرا نزیک بوو. من هەتاو هەڵیانشم ڕزگار کرد لەم ڕووداوە. یەکێک لە ئەو کەسانەی کە خەڵکەکە هات بەرەو من باوەشێکی لێدا ئەگریە وتی من کەسی ئەوانم لەگەڵ ئەوانیشتم بە ئۆتۆمبیلێکی زیاد لە دوانە ڕوویشتم. ئیدی ئەوە زیاتر وای لێکردم ئایا چۆن پێش نەچوو ئەو کار بکەیت، بەڵام بە دڵنیاییەوە ئەیزان لە بە غازیشی تێ ئیدی کەوێتەوە. ئەو ڕووداوی ساڵی 2006 ڕوویدا وای لێ کردم کە بینینی من هەر داوێکی ئاو نەتوانم وەکو چۆن ئیهمالی بکەم هانایەوە کەسانەوە کەدان سەر فکر بچێت بۆ لای ئەوەی ئەوە ئۆتۆمبیل کە کاتێک تووشی ڕووداوێکی هاوشێوە دەبێت بچێت بۆ لای ئەوەی لە بەدڵنیاییەوە کردێک. زۆر باشە کاگەکەم دەمێ بزانم ئایا بەڕاستی تا چەندە جیاوازی هەیە لە نێوان پەروەردەی کوردێک یا پەروەردەی ئەوروپیەک لەوەی کە لە ڕووی گیانفیدایی و لێبوردەییەوە بتوانن گیانی خۆیان بخەن لە مەترسیەوە لە بەرامبەر دەرباسکردنی گیانی کەسێک کە ڕەنگە نەشیناسن تەنها لەبەرەوەی کە مرۆڤە، چونکە زۆر جار هێندەی باسی مافی مرۆڤ و هەندێک بابەتی دیکە لە ئەوروپا و ئەمریکا دەکرێت ڕەنگە ئێمە لەو ڕۆ بە دواکەوتوو بزانن، بەڵام خۆ لای ئێمەش گیانی مرۆڤ هەر پیرۆزە و بۆ خۆی ڕێزێکی جیاوازی لێ دەگرێت. تەنانەت ئاینی پیرۆزی ئیسلامیش خوای گەورە خۆی دەفەرمێت کە پێی خۆشە کابە بڕوخێ نە کەسێک بە ناحق بۆن بکوژرێت، ینی بۆ خۆی مرۆڤەکان ڕێز و تایبەتمەندیەکی جیاوازیان هەیە. ئایا پەروەردەکەی تۆ ئەتوانم بڵێم کاریگەری پەروەردە هەبووە بەسەرتەوە لەوەی کە جیاوازی تێ پێ لەگەڵەوانە؟ بە دڵنیاییەوە ئەو سۆزوی و خۆشەویستی سوپاس بۆ خوای گەورە ناو موسڵماناندا هەیە بۆ یەکتر وەکو مرۆڤایەتی بە تایبەتی لە کاتی تنگانەدا نەخێرا و سۆز و مەحەبەتی و ئەو خیرەتە نییە کە ڕووداوێکی شێوەیە ڕووداوە ڕوودا. من زۆر جار بینی ومە لە هەواڵ لە نیوزپیپەر لە سۆشەل میدیا کەسێک نزیکترین کەسی خۆی وەکو خێزانی لای تووشی حاڵەتێکی نەخوازراو بوو یا گرگرتنی خانووێک کەچی خۆی ڕایکرد تەنها تەلەفۆن ئیمێرجنسی یاخود ئامادە نەبوو کارێکی تر بچێتەوە ناوە ستانی یا نزیکە ڕزگار. بەڵێ ئەمە ئەو سۆز و سوپاس بە خوای گەورەماندا بە تایبەتی خۆماندا جۆرە سۆزێک خۆشەویستیەک بەڵێ لەوە نات
چی ئاینێ کەسێکە و تەنهاگرێت لە ئینسانیت هەستی مرۆڤایەتی پێ دەکات حاڵەتێکی ئەوە زۆر باشە ببوورەکە شوان ئێستا کاردانەوەکان دەمانوێت بزانین چۆن ئایا لە دوای ئەم هەوڵەی جەنابەت لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی لە لایەنی حکومی بەریتانیا کێ هاتووەتە سەرخەت و کێ جەنابەتی بانگێشت کردووە کێ سپاس و پێزانینی هەبووە بەرامبەر ئەم گیانفیداییەی جەنابەت دوای ئەوەی ئەم ڕووداوەدا خەڵکانێکی زۆر پێیان پێوەکەم بە تایبەتی لە دامەکان باڵپێزی بەریتانیا زۆر پێ وڵاتەکان پەیوەندیان کرد پیسی ئەم وڵات سوپاس و دوای ئەوانی بەریتانیا سوپاسنامەشیان بۆ سەرەتای ئەم ساڵ نامەیەکم بۆ هەر لە بەریتانیاوە بەداخەوە پەتانە خوازرا ڕوایەتی کردووە مەراسیمەکان دیاری کاتێکی نادیە تاجیل کرا هەتاوەکو بارودۆ قاس و پارەبانگێژنە پەرلەمانی بەریتانیا بۆ ئەوەی هەم وڵاتە و پەرلەمان سپۆشیێن کار ئەم کارە بەرز بۆ هەموو ئەو کەسانەی ببێتە هێمای شتێک کەسانی تریش بتوانن کارە یارمەتیدانی ژیانیان پرسیوە. زۆر باشە کاگاکەم منیش هەر ویستم ئەوە بپرسم یعنی ئامانجی لایەنە پەیوەندیدارەکان بەدەر لەوەی وەکو وەفایەک بۆ ماندووبوون و گیانفیدایی تۆ بە کللتورکردنی ئەم جۆرە لە گیانی هاوکاری یعنی بۆ ئەوەی گەر حەدەسێکی تر هەبێ تا چەند کاریگەری لەسەر دڵ و دەرونی خۆت و ئەوانەی دەدناسن یان ئەوانەی ئەو چیرۆکەیان ناسیوە هەستت پێ کردوێ فیدباکێکی باش هەبوو ینی خەڵک پێی خۆشە لە جێگەی تۆیا بووە یاخود ئەگەر خوا نەخواستە حەدەسێکی وای تری بینیەوە کەسێک تووشی مصیبەت بوو پێی خۆشەم جارە ئەو ڕۆڵی تۆ بگێڕێ یاخود بە پێچەوانەوە کەس هەبووە ڕەخنە بگرێ بڵێت تۆ حەقت چییە و یان ڕەنگەم خراپتر ڕووی دابایە و بۆچی تەداخلەکەی یان ئەوە ئیشی تۆن یاخود بە پێچەوانەوە خەڵک پشتگیری جەناب تەکا و بەدەر لەوەی لایەنە پەیوەندیدارەکان وەک خەڵاتێکی ڕێز لێنان و دەستخۆشیان لێ کردویت. من تاوەکو ئێستا زیاتر لە 7 خەڵات وەرگرتووە و هیچ نێگەتیڤێکم بۆ نەهاتووە زۆربەی زۆری دەستخۆشی بووە و شانازی دەکەم بەوەی کە کوردن کوردێکی زۆر شانازیان کرد کارێکی هاوشێوەی پێشتر ڕووی نەدابێت ئیدی ئێمە بۆ ئەوی دەستخۆشی نەکرد بۆ جێگا بەڵکو بۆ تاسەری وڵات خەڵکێکی زۆر بەڵێ دیدا بوو تا ئەو کەسان خەڵاتەکانیان شیوە بەردەوام بکرد. زۆر باشە کاگ ئاکام کاردانەوەی با بڵێن وڵاتی خۆمان چیەوە بریتانیا لەوێ ئەو حوت خەڵات و ئەو مەڕاستیمانە بەداخەوە لەبەر کۆڤید-19 بەشێکان تێژیل کراون. میدیاکانی وڵاتی خۆمان یاخود ڕێکخراوەکانی مافی مرۆڤ تەنانەت خانەوادەکەی خۆشت پێم وابێ لە خەڵکی دەواازەی ڕاپەڕین لە شاری ڕانیە لێرە نیشتەجێ و ڕێز و سڵامان بۆ ماڵەوەی بەڕێستان ئەوان دوای بڵاوبوونەوەی چیرۆکەکە و ڤیدۆکان و بیستنی ڕووداوەکە هەڵوێستی ئێرە و کوردستان بەگشتی چۆن بوو؟ سوپاس بۆ خۆوە کاردانەوەیەکی زۆر باشی لێکەوتەوە بە تایبەت بۆ کوردانی تاراوگە لەو ڕۆژەی کە ئەم ڕووداوە ڕوویدا خانەوادەکەم زۆر دڵتەنگ بوون بەوەی کە ئەم ڕۆژە زۆر هیلاکبووم تەلەفۆنەکەم خستم بۆ سەر سایلەنت کە بەخەبەر هاتم تەلەفۆنێکی زۆرم بۆ هاتوو ماڵەوەمان تاوت ترسیان ڕێنیشت بوو کە لەوانەیە منیش بەهۆی ئەو ڕووداوە تووشحوازرا بووم یا نەخۆشخانە بم. بەڵام سوپاس بۆ خوای گەورە کار پۆزتیڤ بوو
دەستخۆشی لە هەموو دەستخۆشییان لە من کردووە هیوادارم ئەمڕۆ کارێک ئەو کەسانەی دەبینن کارێکی ڕووداوێکی ناوشێوە ڕووداد بتوانن بە زووتر ژیانی ئەو کەسانە کە ژیانیان نەکەوێتە ترسیەوە. زۆر باشە کاگاکە من دەمێ بزانمەوە دوو خەڵاتی کە لە پشتەوەی سەدات ناون ئەم خەڵاتانە کێ پێی داویت و خەڵاتەکان چین لە ڕووی گرانبەهاییەوە بە تایبەتی هەموو ساڵێک وڵاتی بەریتانیا خەڵاتی ئازادی دەبەخشێت بەو کەسەی کارێکی خۆنەویستی کردووە پێناو سەلامەتی ژیانی کەسانی کردا. ئەم ساڵ لە ساڵی 2020 ئەم خەڵات بەهۆی دەنگدانەوە منیان هەڵبژارد. ئەم خەڵات ڕێکخراوێکی حکوومەت پێی دەڵێن Pride of Britain شانازی بۆ ئەم خەڵاتە دەبەخشێت بەو کەسەی کارێکی قوربانەی کردووە سەلامەتی خۆی کردا. یەکێک لە خەڵات لە پشتەوەیە ئەو هایدەیە کەسانە بوون کە ژیانم لە زۆر باشە کاگاکە من دەمەوێت بزانم پەیامی جەنابەت چییە بۆ هاوڕێ کوردەکانی دیکەت لە وڵاتی ئەوروپا و لە ئەمریکا بەگشتی لە وڵاتانەی کە لەوێن پەیامە چی هەیە بۆیان چونکە هەندێکیشمان هەن بۆی تاوانکاری و کاری خراپەوە زۆر جار دەستگیر دەکرێن و دەبنە سەردێڕی میدیا جیهانیەکان تەنانەت بۆ هێوەندەی کە تاوانەکەیان گەورەیە. ئایا پەیامت بۆ هاوڕێ کوردەکانت چۆنە وامە ئەم کاری تۆ تا چەندە ڕوویەکی جوانی کوردانەی نیشانی ئەوروپا و بەتایبەت بەریتانیەکان داوە؟ ڕێکخراوەکانی سەر بە مافی مرۆڤ لەم وڵاتە بە دڵنیاییەوە پێیان ڕاگەاندم کە بڵێ کاری خراپ لەمەوە پێش ڕووی داوە، بەڵام کارێکی هاوشێوەی کە تۆ کردوتە سەربەرزانەیە و کورد کارێکی تر شانازی دەکات کە تۆ کوردی دانیشتووی ئەم وڵاتەی توانیت کارێک بکەیت کە پێشتر هاوشێوەی ئەو کارە ڕووی نەداوە لەبەر ئەوەی کە تۆ ژیانی خۆت خۆتە مەترسیەوە لە پێناو کەسانی تر کە سوورەتزانی کارە زۆر خەتەرە وەکو چۆن دەڵێ ژیانی خۆت ئاستێکەوە کە یانەوە تا ئەوانیش ڕزگارە تووشی کارەکەت زۆر باشە کاگاکەم زۆر سپاس دەکەین بە هیوای سەرکەوتنێکی زیاتر ئینشاڵڵا و سپاسیەوە دەکەین کە بەڕاستی ڕوویەکی جوانی گەنجێکی پەروەردەکراوی مزگەوتت نیشانی ئەوروپی و بەتایبەتی بەریتانیەکان داوە سەرفراز و سەرکەوتوبی سپاس بەو دەرفەتەی کە بەێمت بەخشی. تاڵنشوان پێشەوەی کە بسیتە لای ناوبڕ ببوورە دەمێ باسی ئەوە بکەم ئەم گەنجە لە دوای ساڵێک لە ڕووداوەکە بەریتانیا گەنجێکی کوردی لە بیر نەکردووە هاتووە دەستنیشانی کردەوە بۆی کە خەڵاتی بکات. جا من بیری ئەوم کردەوە لای ئێمە نمونەمان زۆرە لە ئەوایلەکانی ناو زانکۆ و قوتابخانەکانی شا لەبەر ئینتیمای حیزبایەتی دەستکاری دەکرێن. وی لێرە جەلال ئەگە مقارنەکە بکەین بەڕاستی نەیکین باشتر لێمانەیە. بەڵێ دووبارە سپاس بۆ ئاکام بەڕاستی نمونەیەکی جوان بووە لە خۆبوردەیی بووە گیانفیدایی بووە بتوانێت لە ڕووداوێکە 6 هاوڵاتی ڕزگار بکات کە بە چەند چرکەیەک وەک لە ڤیدۆکان دەرەکەوێ بەداخەوازانمە ڤیدۆکان جەلا لەگەڵ قسەکانە نەڕۆشت کەوا ئەگەر بێت و تەنها چەند چرکەیەک درەنگتر بیتوانایە پرۆسەکە ئەنجامدا ڕەنگە خۆشی لە ناو سیارەکە لە کاتی تەقینەوەکە لەوێ وایە و ئەویش خۆی بوایەتە قوربانی. بەڵام سپاس بۆخوا کەوا توانیوێتی ئەوانەشی کەوا تووشی ڕوودا بوون ڕزگار بکە و هەروە خۆشی بە سەلامەت ڕزگار بکرێ. بەڵام بەداخەوە دەبینین جەلا ڕۆژانە و هەروەها ساڵانەش دەیان و هەزاران کەس بەبێ تاوان دەبنە قوربانی ململانە سیاسیەکان و کێشە و ململانەکانی هەمان ئەو وڵاتانەی کەوا ڕەنگە بە چاوێکی تر سێری ڕۆژهەڵات و سێری کوردەکان بکەن. مێ دەکەین ئەوەی ویژدانی هەیە و مرۆڤایەتی خۆشەوێ پارێزرا و سەرکەوتوو بێ واوانش زیانیان بۆ کۆمەلگا و بۆ مرۆڤایەتیە خۆی گەورە بە گەورەی خۆی مامەڵەیان لەگەڵ بکا و یا هیدایەتیان با یا خۆت
لەسەر ڕێگەی ئەم خەڵکەی تر باشە لە کۆڵ خەڵکی فەقیری بکاتەوە. بەڵێ ئایزان ناوڕێکمانەیە و دێنەوە لاتان. بینەرانی عزیز سەوری دومی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر پلانی نوێ یا پلانی بەگشتی مۆلیدە ئەهلیەکان بۆ کارەبا کە دیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا وەزارەتی کارەبا دەڵێ 21 کاتژمێر کارەبا دەدەن. مۆلیدە ئەهلیەکانیش 7 کاتژمێر کارەبا دەدەن. خوانەی بڕێ دەکاتە 28 کاتژمێر. ئیدی نازانم مەبەستیان لە 2 ڕۆژایە یا لە ڕۆژێکە شەو ڕۆژێکە گرنگەوەیەکە بابزانین ئایا مۆلیدە ئەهلیەکان پلانیان چۆنە چەند کاتژمێر کارەبایان داوە چەند پارە وەردەگرن چکۆگە قەرار بێت حکوومەتی هەرێم 21 کاتژمێر کارەبا بدە ئەو هەموو پارەیە بۆ دەبێت مۆلیدە ئەهلیەکان وەری بگرن و ئێمەش کە لە ماڵەکانی خۆمانین دەزانین ئایا مۆلیدە ئەهلیەکان 3 کاتژمێر کارەبامان دەدەن لە 24 کاتژمێردا یاخۆت زیاترە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لێرە میوانداری بەڕێز کاک تاریق سەمین بە سەرۆکی کۆمەڵی مۆلیدە ئەهلیەکانی سلێمانیمان کردووە. کاک تاریق زۆر سپاس. کاک تاریق لە یەکەم پرسیارم بە هەر ئەمە بێ کە ئایا ئێوە 3 کاتژمێر کارەبا دەدەن یا 7 کاتژمێر چکە حکوومەتی هەرێم دەڵێ ئێمە 21 کاتژمێر کارەبا دەدەین. کاک جەلال ئێمە سەرەتای هەموو مانگێک واتە ئێمە لە 1/7 بۆ 1/8 کە پارەی مۆلیدە پاشە چییە؟ ئێستا ئێمە بۆ مانگی هەژ نازانین چەند کاتژمێرە دەین هەتا 1/8 1/9 نازانین بەڵام 1/7 بۆ 1/8 ئێمە بەم شێوازە کار ئەەکەین. پێوەرێکمان هەیە لای مۆلیدە ئەهلیەکان هەموو مۆلیدەیەک پێوەرێکی هەیە بەڵام بەداخەوە ئێستا پێوەرەکە کۆمەڵی خاڵمۆدە پێوەرەکانیان سوتاوە و لە بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانیش کاریان بۆ ناکەن وەستاوە پێوەرەکان لەسەر کۆنتترۆلی کارەبای سلێمانی کاتژمێری کارکردنیان بۆ کرێوەش گرفتێکی زۆری بۆ دروستکردوینە لەبەرەوەی لە خاڵمۆدەکان کاتژمێری کارکردنیان لێ بڕێت ئەو گرفتێکی زۆر گەورەی بۆمان دروست بووە. ئێمە لە 1/7 بۆ 1/8 بە تێگڕای کارەبا ڕۆژ هەبوو بۆ نمونە 10 سعات کارەبا بۆ ڕۆژە بۆ 3 سعات کارەبا بووە لە تێگڕە لە معدەلەکەی گەیشتۆتە 222 سعات 230 سعات بۆ مانگی حەوت دابشی 24کەین تقریبا 7 سعات و شتێکە دابشی سیەکەی تقریبا 7 سعات و شتێکەکات. ئێمە لە مانگی حوتا بم شێوازە کارەبامانداوە بەڵام ڕۆژە بۆ کارەبای نیشتیمانی 21 سعات هەبووە 20 سعات هەبووە بەڵام ڕۆژ هەبووە 12 سعات کارەبای نیشتیمانی نەبووە. ئەمە کە کۆیەکەیتەوە معدەلەکە لە سەری مانگا بۆیە ئەم شێوازە دەرئەچێت. معدەلی ئەوانی ژوەرگرین بەڵێ 7 سعات 16 سعات کارەبا تقریبا بەڵێ لەبەرەوەی 7 سعات تا 7 سعات و 10 دقیقە 7 سعات و 20 دقیقە گەڕەکمانێ ڕۆژانە کارەبای یا بە معدەلی بڵێن لە ئەخیری مانگا بۆ ئەم مانگی هەشتا ئێمە کە ئەڵێ 21 کاتژمێر کارەبا هەیە لە سایتەکانی ئەوە جەنابی وەزیر فەرمیێتی ئەوانە ئەوان ئێمە ئەوەی ئاگادارین ئێمە ڕۆژانە بەم شێوازە کارەبائین لەبەرەوەی ئەو پێوەرەمان هەیە هیچ کەسێک نەئەتوانێت دەستکاری بکە هیچ خاوەن مۆلیدەیەک لەبەرەوەی مۆری بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی پێوێت چۆن لە ماڵەوە هاوڵاتیەک کاتژمێری کارکردنی هەیە سعاتی کارکردنی هەیە کە لە سەری مانگانە کارەبای نیشتیمانی لێ خوێنێتەوە ئەگەر دەستکاری بکری ئیجراتی لەگەڵا کرێ ئەو پێوەرەش لای ئێمە وایە و ئەنجا ئەو پێوەرە هەتاک و کارەبا نەچێتە ماڵی هەموو هاوڵاتیەکەوە بە هیچ شێوازێک ئیش ناکات وادانراوە بە سلۆری نەخێر هەتا کارەبا بە ئام نەچێتە هەموو ماڵەکانی گەڕەکەەوە ئەو کاتژمێری کارکردنە کار ناکات لەبەرەوەی سیستەمەکەی وایە ئەبێت کە بچێتە هەموو ماڵەکانەوە ئەنجا ئیش بکات ینی لەو دقەیەوە حسابە ئێمە لەو دقەیەشەوە کە حساب کراوە ئەوەی کە سلۆریە ئەوەی پێشتر کە مۆلدەکەی ئیشەکە کە گەرمی ئەکات کە ساردی ئەکاتەوە چکار لەم هاوینە هەم پێویستی بگەرمکردن پێویستی بەسارکردنەوە لە زستانیشە بە هەمان شێوە لەبەرەوەی ئەمە گازە ئەبێت بەم شێوازە بێت ئەوانە ئەوە هەمووی ئەڕوات هیچی حساب نییە بۆ خاوەن مۆلیدە هەموویشی کاری کردووە ئەوە هەموو بڵێن بەڕێوەبەراتی گشتی کارەبای سلێمانی ئەزان کە کاتێک سەری مانگان لیژنەکانە گەڕن سەعاتەگرن. ئێستا کاک تاریق کێشە و گرفتی مۆلیدە ئەهلیەکان بەگشتی بەڵام ئێمە لە شاری سلێمانی و بەڕێزیش وەکو سەرۆکی کۆمەڵی سلێمانی گەورەترین گرفتی مۆلیدە ئەهلیەکان لە چیایە یاخود ئەو گرفتەیەکی ئێستا هەتانە ئێوە ناتوانن باشترین خزمەتگوزاری پێشکەشان یا بەخنگە گلەیتان بکرێت لە بوونی کەمی کارەباکە یاخود زیادیە لە نرخەکەی. ئێمە لە ساڵی 2015ەوە گازوایل بڕاوە لە هەموو خاڵمۆدە ئەهلیەکان ئەمە یەکێکە لە هەرێک گرفتە گەورەکان کە
گاز نەماوە بۆ مۆلیدە ئەهلیەکان بە هیچ شێوازە ئێمە پێشتر گازمان بە 415 دینار وەرەگرت لیتریک بە 415 دینار لە حکومەت وەرمانەگەل لە سامانە سروشتەکان هەموو مانگانە بە گوێرەی KVA هەیە لە مۆلیدەکانە هەر مۆلیدەیەک ئەوەنە لیتر گازی پێگرا بەڵام لە بازاری ئازادا گاز بە 800 دینار بوو ئەمە بۆ ئێمە زۆر بوو یعنی ئەمە دووقات بوو ئێمە کێشی ئەو بوو سعر زۆر کەم بوو ئێمە لە مانگێکا 270 ساعت 260 ساعتمان ئیش ئەکرد 250 ساعت ئیش ئەکرا 8,000 دینار وەرەگیرا ئەگەر ئێستا ئەو کارە بکرێت و گاز بەم سعرە بێت لە 500 دینار بۆ سەرەوە بێ زۆر گرانتر ئەوەستێ لەسەر هاوڵاتی بۆ لە بەرەوەی ئێمە بەو پارەی کە لە گاز گرانەکەی درێت ئەبێ لە ئەچێتەوە سەر هاوڵاتی لەلایەک هاوڵاتی زایرەوەمەندە لەلایەک ئێمەش لەبەر ئەوەی ئێمە ئەبێ پارە زیاو لە هاوڵاتی وەرگین کە پارەمان زیاد لە هاوڵاتی وەرگرت هاوڵاتی گلەی و گازندەی ئەبێ ئەڵێ بۆچی من پارەکەم زۆرە بەڵام لە هەمان کاتشا منیش گازم بەگران کڕیوە خاوەندەکە گازی بەگران کڕیوە ناچارە يعني ئەگەر ئەمە گرفتێکە ئێمە چەند جارێک داوامان کردو بە نووسراو کە گاز بدرێ بە خاڵمۆلیدەکان ناڵێن بەبێ بەرانبەر وەک حکوومەتی عراقی ئەیدا بە خاڵمۆلیدەکان ئێمە داوامان کردو بە سعرێکی مەدعوم یعنی بە سعرێکی کەمتر لە بازاری ئازادا ئێستا لە بازاری ئازادا لیترێ گاز بە 500 دینار بە 480 دینار بە 520 دینار چکە لە بەرەوەی مولدەکانی سلێمانی ئنجکتەرە ئەبێ ئیلا گازی ئێرانی یا گازی لاناز بەکاربێنن لەم دوو گازە زیاتر ئەگەر گازی خراپتری تێکەن مولدەکانی ئێرە ئیش ناکە دوو کەڵەکە دوم تاقمەنجکتەرەکەی تێکچێ بای پێ 50 وەرەقەیە بای 45 وەرەقەیە ناکات ناچێت لەبەر ئەوەی کە ملیێنێک کەمتر یا زیاتر بە گاز بات کەمتر بە گاز بات ئەو گازە خراپی تێکە ناچارە گازی باشی تێک کە ناچارە گازی باشی تێکا لێرەیە لە سعری مانگان لە خێری مانگانەی واتە لە قانجازی مانگانی زۆر کەم ئەمێنێتەوە کە کەم ئەمێنێتەوە خاوەن مۆلیدێکمان مۆلیدەکەی ئەشکێ ینی ناچار ئەبێ پەنا بەرێ بۆ پارچێکی کۆن ئەگەر بتوانێت ینی زمانێکە بێت کە ئەو مۆلیدەیە مانەوەی باشترە ئیشەکەی باشترە کەسابەتەکەی پارەکەی زیاتر قانجازی دەست ئەکەوێت ئەتوانێت تازەتر بکڕێ ینی ئەمانە گرفتێکی گەورەیە بۆ ئێمە ینی زۆر یا لە پێ بەرەوەی کوبیکەم لە سەرتاوە باسم کرد بێ بەرنامەی ئێمە بەرنامە نییە لە شاری سلێمانیە ئێستا حالیان ئێمە لە کاکەوینە هاوینەوە ئەبێتە 24 کاتژمێر ئەمە یەکێکە لە گرفتەکانمان بۆ 24 کاتژمێر ئەبێت ئەو کارمەندەی لە مۆلیدەکەی 24 سعات لەوێ بێ هەر کاتێک کارەبای نیشتیمانی برا مۆلیدە ئیش پێ بکە ئەنجا هەندێک گەڕک هەیە گلەی ئەکەن ئەڵێن بۆ کارەباکەمان دواکەوتووە بۆ چارێکێک 20 دقە دواکەوتوە بۆ 10 دقە دواکەوتوە ئێمن بەرنامە نییە خاوەن مۆلیدەکە لەوێ تا مۆلیدە ئیش پێ کاتا گەرمیە کاتا قاتە لێ تا هەموو گەڕەکەکە ئەچێتە گەڕکەوە 12 قاتعی هەیە خۆمە یەک جارنی تۆ مۆلیدێک هەڵێکێت و بە هەموو بچێتە ماڵەکانەوە یەک هەمووی 10 ثانیە 20 ثانیە دقیق لەسەری وەسی چارێکێک کۆتایی چارێکێک درەنگتر کارەباچێتە ماڵی هاوڵاتێکەوە 10 دقە درەنگتر کارەباچێتە ماڵی هاوڵاتێکەوە ئەمە گرفتێکی گەورەیە ئەگەر ئێمە بەرنامەیەک هەبوایە بۆ نمونە بەیان و تا ئەمڕۆ لە دەی بەیانی تاش 4 عەسر کارەبای نیشتیمانی نابێت مۆلیدەکان بەم پابەندی ئەم بەرنامەیە بن ئەبوو مۆلیدەکە لەو کاتەیە پابەند بێ لە پێش کات ژمێردەیە مۆلیدەکەی ئیش پێکرد بێ حازری کردبێ هەموو شتەکان لە سعات دێ کارەبا بچێتە ماڵەکانەوە جیاواز لە گازوایل تامان ئێستا گەرەوە گازوایلتان بۆ سەرتیب بکری حکوومەت لە ئەمپێرێکا چەند هەزارێتە خوارەوە کاک تاریخ یا خۆت جیاواز لەمەش بەچی دیکە هاوکاری ئەگەر حکوومەت هاوکاریتان بکە نرخی ئەمپێرێکی کارەبای مۆلیدەهلیەکان لە سەرشانی هاوڵاتی سوورتر ببێت ئێمە وەکو ئیداری شاری سلێمانی هاوکاری کردوینە لە پێدانی ئەو زەویە بەخشینمان لە زەریبە ئەمانە هاوکاریە بۆ خاوەن مۆلیدەهلیەکان ئەوەی کە هاوکاری بێت لێرەیە کە بتوانێت ئیداری شاری سلێمانی بۆ خاوەن مۆلیدەهلیەکانی بکە ئەمپێر نرخی کەم بێتەوە بەس گاز وایلە بەس گازە گاز بە پەیوەندی بە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی سامانە سروشتەکان ئەگەر بۆ نمونە گازتان بۆ تەرتیب بکە بە سیاری حکومی چەند لە ئەمپێرێک چەند هەزار کەم بۆ نمونە ئێستا ئەمپێرێک ئێمە گازەکە ئەگەر بڵین بەبێ بەرانبەر گاز وەرگیرێ ئەمپێرێک 10,000 دینار وەرەگیرێ بۆ نمونە 8,000 بۆ گازە هەر ئەمپێرێک بۆ نمونە خاوەن مۆلیدەیەک لەم گەڕەکەیە 1000 ئەمپێری هەیە ئەگەر 10,000 حەو با بڵێن چاوکۆ مانگە 7,000 وەرگێت 7 ملیۆن دینار کۆکاتەوە ئەم 7 ملیۆنە سەرەتا 5 ئەدا بە گاز 2 ملیۆنی ئەمێنێتەوە بۆ ئیش پێکرد بۆ مەساریفی مۆلیدەکە ئەگەر لەو 5 ملیۆنە کە ئێمە ئیدین بە گاز لە 1000 ئەمپێریەکە ئەگەر 2 ملیۆن و نیویشی بدرێ ئەو 7,000 بێ بە 5,000 لەسەر هاوڵاتی یعنی ئەمانە خۆی کێشەکە لەمەیە سعری کە مۆلیدەهلیەکان گران ئەبێت یەک خاڵ کارەبای نیشتیمانی کەم ئەبێت ئێمە لە 2018 خراپترین ساڵ بوو بۆ خاوەن مۆلیدەهلیەکانی شاری سلێمانی لەبەرەوەی 18,000 دینار وەرگیرا
یعنی ئەمە زۆر خاڵ مۆلدەکان زۆر تەسیری تێکردن مۆلدەکانیان هەموو شکا یعنی زۆر پارەکە زۆر بوو بۆ هاوڵاتی ئەوە زۆر تەسیرێکی لەم 4 ئەمپێر و 54,000 54,000 بۆ 4 ئەمپێر زۆرە چکە کارەبای مۆلیدە ناکرێت تۆ سپلیتی پێ ئیش پێ بکەیت هەرموو بەریدە و تەلەڤیزۆن و جەمیدەیەک سەلاجێک کۆمەڵک شتی ئاجیزەی کەم لەبەر ئەوەش تۆ 54,000 بێ بۆ ئەمپێرێک بۆ مانگێک زۆرە بەڵام ئەگەر 5,000 بێ ماڵەکە 4 ئەمپێریە 20,000ەکە هەم خاوەن مۆلیدەکەیە مشەغیلەکەیە کارە باچیەکەیە پارە کۆکەرەوەکە کاچێ بۆ ماڵی هاوڵاتیەکە باوک پارەی کوڕ ئەدا ئەو کاتە کوڕپارەی باوکێدا هی برای ئەدا هی دراوسێکەشێدا ئێمە ئەو تەجروبانەمان هەموو هەیە بەڵام کە پارە گران زیاد ئەبێت لەسەر هاوڵاتی ئەو کاتە هاوڵاتیەکە خۆی پارەی پێنیە چی دراوسێکەی بە ڕاستە پێم بێگە کارەبای نیشتیمانیش زیاد بێ دیسانەوە هاوکاریە بۆ ئێوە و بۆ کەمی ئەوەی چکە ڕێژەی ئەو کاتە کارەبا کەمترە دەن ئێستا ئەو 21 کاتژمێرە کە حکوومەت باسیەکە بە بەردەوامی هەبێ کرێ مۆلی دەچیلێ ینی باشە بۆ ئێوە بۆ هاوڵاتیانیش باشە مەسەن ئێمە ئەگەر بەو لە بەڕێبەتی گشتی کارەبای سلێمانی دوو ئەندازیاری بەڕێز هەیە لە بواری شارەزا ئەوان دایان ناوە کە بۆ نمونە ئەمپێرێک چەند مەساریفی هەیە مۆلیدەیەک لە مانگێکە ئەگەر 100 کەیفی بێ 200 300 400 500 هەتا 600 کەیفی لە سلێمانیا هەیە کەیفی کە مۆلدەکان دانراوە چەند ئەمپێری هەبێت چەند مەساریفی هەیە ئەمە هەتا کارەبای نیشتیمانی ئەگەر بێت و لە 100 کاتژمێر کارەبا کەمتر بدرێ خاوەن مۆلیدێک ئەو مانگە و خاڵمەدێ زەرەومەندە تەجروبەمان مانگی 5 پار ئێمە دینارێک لە هاوڵاتی وەرنەگیرە 1.5 بۆ 1.7 129 کاتژمێر کارەبادرا لە سلێمانیا لەبەر کارەبای نیشتیمانی زۆر باش بوو ئێستاش هەموو خاوەن مۆلیدەکان باجی مانگی 5 ئەدەن لەبەرەوەی تۆ مشەغیلت هەیە بێ پارەی بیتێ مەساریفت هەیە ئەو مۆلیدەیە ئەبێ ئیش پێ بکەیت لەبەرەوەی پاتریەکانی ئەمرێ لەبەرەوەی کە ئیشت پێ نەکرد نەقسانی تری ئەبێ ئیلا ئەبێ ئیش بکات یعنی تۆ مانگانە ئەگەر هەر مۆلیدەکەیشت ئیش پێ نەکەی دەرگای مۆلیدەکەت بکەیت تۆ ملیۆنێک دینار مەسرەفت هەیە یعنی تۆ ملیۆنە لە ئەبێ لە گرفانی خۆت بیدەیە و کاتە ئەوە لە 100 کاتژمێر کەمتر بۆ خوارەوە مۆلدە هەلەکان ئیشکەن زۆر دڵنیا بە هەموو خاوەن مۆلدێک لە زەرەرایە زۆر باشە کاک تارێخ لە مانگی پێشوە حکوومەت هەرێمی کوردستان باسی لە زیادکردنی چەند مێگاواتێک کارەبا کرد لە هەرێمی کوردستان لە یەک دوو شوێنێک ئەمە کاریگەری هەبووە لەسەر زیادکردنی کارەبای نیشتیمانی بڵێ ئێمە مەکو پێم وتی ساڵی 2010 ئەو پەو شێوازە بوو پار زیاتر کارەباماندا بە زمانگی 5 و 6 کارەبای نیشتیمانی باش بوو بڵێن لە کاتی لە هاوینە ئەم باسی هاوینەکەم ئەتر بەرەو زستان ڕۆژ بە ڕۆژ کارەبا بەرەو خراپتر ڕۆی ئێستا ئەم ساڵ کارەبا لە چاو ساڵانی ترە زۆر باشە هەین لە چاو 2010 لە مانگێکی ئاوایە 440 کاتژمێر کارەبا لە شاری سلێمانیا درا ئێستا ئەم مانگە 220 کاتژمێر درراوە یعنی دوو قات کارەبا باشتر بووە یعنی نیوەنوی کارەبا فەرقی کردو کارەبای نیشتیمانی باشتر بووە چەندە ببرشوانە چەندە پارەی مۆلیدا قەرزە لای هاوڵاتی ئەوە یەکەم گرفتە ئەوەش گرفتێکی زۆرە ئێمە هاوڵاتیمان هەیە کرێچیە لەم گەڕەکە ئەڕوات ئەچێتە گەڕەکێکی تر پاریش پاشێکیە خاوەن مۆلیدەکە کابرا ڕووی خۆ ناتوانێت پارەی لێ بسێنێت تا سەری مانگ ئەوە ئەو پارەی فەوتە ئەبێ بە دوای کرێچەکە بگەڕێت تا پارەکی لێ وەرگێت یا لەگەڵ خاوەن مۆلیدێترا تەنسیقەکەن بۆی پارەکە وەرگێتەوە و هەموو خاوەن مۆلیدەیەک بەلایەنی کەمەوە مانگانە ملیۆنێکی دیناری ئەمێنێتەوە لای هاوڵاتی بۆ لەبەرەوەی موچەی وەرنەگرت وەڵێ پارەم پێ نییە کارم نییە ما بمێنێتەوە بۆ مانگی داهاتوو کرێچیە ئەوەش گرفتێکی زۆر گەورەیە ئێمە چەند جار داوامان لەلایەنی پەیوەندیدار کردووە کە هاوکارمان بن لەو بوارەیە ڕاست گرفتەی تیشتانەیە لەگەری شکانی مۆلیدەکەی ڕەنگە زەختێکی زۆر لە خاوەن مۆلیدەکە بکرێوێت لە کەمترین کات چاکی بکاتەوەش مەسرف و پارێکی زۆری تێچێت ئێمە لە شکان هەندێک شکان هەیە مۆلیدەکە ناچاری تۆ کە مۆلیدەکە ئەشکێ مۆلیدەی تازە مۆلیدێک بێنی بەکرێ یا تازە هەر چۆنێک بێ گرنگ ئەوەی کارەبابەی بە هاوڵاتی بەڵام هەندێک شکان هەیە پێویستی بە سەعاتێکە 2 سەعاتە ئەوە ئەبێ مۆلدەکە خۆی چاشی ئەکاتەوە دی لە مۆیکی ئەوەستێ یا پاتریەکانی ئەمرێت یا سلفی ئەوەستێت یا فلتەرەکانی گیراوە ئەمانە بە سەعاتی 2 سەعات چاکە بنەوە بەڵام ئەگەر خوا نەخواستە محەڕیکەی مەچینەکەی هەڵبسێ ناچارە مەچینەیەک بێنێتە جێگاکەی ئەوە مەساریفێکی زۆرە لەبەرەوەی هەر مەچینێک بێنیتە ئەوێ سڵینێک بۆت بێنێ $200 هێنان و بردنەکەی لێتە ئەسێنێ وە دوای ئەوە هەموو ڕۆژێ بێ $100 کری مۆلیدەکە بەی کاربابەی بە هاوڵاتی ئەوەش مەساریفێکی زۆرە ڕێنمایی تازە بۆ خاوەن مۆلیدەکان هەرچەندە ئێمە گەر سەرنجێک بین لە چەند ساڵی ڕابردوودا
گرفتی زۆر هەبوو لەگەڵ تەنانەت خاوەن مۆلیدەکانیش هاوڵاتی هەیە بوو لەوەی کە سەوتی بەرز و دووکەڵی مۆلیدەکە و شکانی و کۆنەی مۆلیدە و ئەمانە بەڵام ئێستا پێم وایە هەندێک ڕێنمایی تازە زانێ لەوەی کە مۆلیدەکەی تازە بێ یاخۆت دەبێت دوو مۆلی دەبێت و هەروە هێستا بەرەوە دەڕوات کە دەبێت مۆلیدەکە تازە بێ کاتم سەوتێ بۆی کە سەوتی دەرنێت ئەم گرفتانەی کە ئێستا ڕەنگە مۆلیدەکان لە گەڕەکانە دروستیان کردبێ ڕێنمایی تازە چیتان دەرکردووە بڕیاری تازتان چیە لەوەی کە بە جۆر لە جۆرەکان کارەبایی یا مۆلیدەکانیش منەظەمتر بوو بن بۆ من جاران لە تەنیشتی مۆلیدەیەکی ئەهلیە دنیایەک وایەر دەبینی شڕوشی تاڵێک بوو کەسەری لێ دەرناکرد بەڵام ئێستا ئەمانە زۆر کەم بوونەتەوە ئێمە کە لە سەرەتای 2010 مۆلیدە دانرایەوە لە بەڕێوەبەرەتی گشتی کارەبای سلێمانی سنتەری شار واتە دەرەوەی بازنەی مەلیک مەحمودنا سنتەری شار بە ئەم کێبڵی وەرگرت بۆ ئەوەی بە جوانترین سیستمێکی جوان کێبڵ بگاتە کۆڵانەکان هەر لە ماڵەکانە لە چەند ماڵێکە لە گەڕەکەکەیە ئەو بۆردەدا بنرێت 10 جۆزە تا 12 جۆزەتیای جێبێتەوە بۆی سیستەمەکە ناشرین نەبێت و دوای ئەوە ئێمەوەی بەڕێزێ ئەڵی کە مۆلیدە کۆن ئەبەیە ئەشکێ بەڵام مۆلیدە ئەمری واقعە هەر ئەبێت لە ناو گەڕەکە بێت چار نییە یعنی تۆ ئەگەر بێت و مۆلیدەیەک ئەمە ڕێنماییە لە 800 متر لە هاوڵاتیانەوە دوور بێ ڤۆڵتی نابێ ئەگەر ڤۆڵتی نەبوو لە ماڵۆم و بەریدەکەی خاو ئیشەکە واتە پەمپین بەریدەکەی ئیژناکە گڵۆپەکانی ئیژناکە دیانی ئەمە گرفتێکی گەورەی بۆ ئێمە دروست کردووە مۆلیدە ئەبێت لە سنتەری شارابێ و مۆلیدەش دەنگی هەردێت لەبەر ئەوەی مەکینەیەکە لە ناو ئەم کاتمایە بەم هاوینە دەرەجەی حرارە ئەگاتە 50 تۆ بتەوێت ئەم مۆلیدەیە دەرگای موبەریدەی پێوە ئەنرێ پاتی بۆ دروست ئەکرێ بۆی فێنک بێتەوە ئەنجا مۆلیدە ڕاوەستاوە ئێستا وەکو لۆریەک نییە ئەڕوات بەرزی نزمی شێوە ئەکات حەماوەی بەرزە بێت و دابەزێ بەڵام مۆلیدە معدل وەستاوە معدلیش لۆدی لەسەر ئیش ئەکا معدل حەماوەی لەم هاوینەیە بەرزە بێتەوە ناچارە خاوەن مۆلیدەکە دەرگا بکاتەوە ناچارە موبەریدەی پێوەنێ ناچارە پادی بۆ دروستکە بۆ ئەوەی کارەبا با بە هاوڵاتیان دایم ئەو گەڕەکانی کە نزیکن ماڵەکانیان لە مۆلیدەکانەوە قەرەبووکرێنەوە بە تەکید ئەوانە قەرەبوو هەموو زۆریان ئەوەی زۆر نزیکە هاوکاریان کراوە چۆن هاوکاریە بۆ نمونە ئێستا خاوەن مۆلیدەیەک تەنیشتی ماڵەکە زۆر نزیکە لەوەی ئەمپێرە دوو ئەمپێری بەبێ بەرامبەر داوەتێ بەڵام لەبەر ئەوەی خاوەن مۆلیدە ئەوەندە قانجازەکەی کەمە ئەوە کەمە ئەگەر ئەمپێرە دوو ئەمپێر سێ ئەمپێر لە هاوڵاتێک وەرنەگرێ پێوەی دیارە ئەگەر تۆ کردی تایبەتی ئەگەر قانجازەکەت زیاد بێ دەست کراوەیە هەموو کاتێ بەڵام ئێستا بەمەی کە بەڕێبەراتی گشتی کارەبای سلێمانی لیژنەی هاوبەشەکانی قایم قامێت و ئاسایشی ئابووری مانگانە چاودێری بازرگانی هەمووی دانیشتەکان ئەکرێت کۆبوونەوەکان ینی خانجازێک بۆ ئەمپێرێک بۆ مانگێک بۆ 1 ئەمپێر 5 نارە یعنی ئەوە کەمە پارەکە ئەوە کەمە کە خۆت لە خاوەن مۆلیدەیەک ئەپرسی ئەڵەی ئەم مانگە ملیۆنێکم بۆ ماوە 800,000 بۆ ماوە ئەمە کە بێ بێشکات ئەگەر بشکێ زۆر دڵنیا بێ 2 میلیۆن 3 میلیۆنیشی سەرخە کێشەکە لەوە ئەگەر تۆ هەتاکو قانجازە زیاتر بێت دەست کراوە بێ لەوانەیە هاوڕێیەکە لە دووریش بێ بتوانانی کارەبای بێ بەرامبەر بێتێ بەڵام ئێستا ناکرێت یعنی دراوسەکەشت کارەبای بێ بەرامبەر بێتێ لەبەرەوەی قانجازەکە ئەوە نەکەم بۆتەوە کاک تاریق ئێستا باڵێن مانگی حوت مانگێکی زۆر گەرمە تقریبان هەشتیش هەر مەجای تایە و گەرما بۆ مۆلیدەکانی کێکە لە گەورەترین گرفتەکان بۆ شکان بۆ حەماوە بۆ شتانە خراپترین ئەو مانگانە یان خراپترین ئەو حاڵەتانە چ لە ڕووی مادیەوە چ لە ڕووی کوالیتیەوە کارەباکە زعیبێ بۆ مۆلیدە ئەهلیەکان کێ یاخود کەی گەورەترین گرفتەکانتان هەیە ئێمە زستان و هاوین زستان بەس لە ڕووی حەماوە باشترین بەڵام زستان هەم فول لۆد ئەڕوا هەموو هاوڵاتێک دوو ئەمپێریەیەکی تەری ئیش پێکە لەبەر ئەوەی نەود نییە ناچارە بۆ گەرمکردنەوەی خۆی هیتەرەکە ئیش بێ بکە هاوین مشکلەکەی زیاتر هاوین ئەوەیە حەماوەی مۆلیدەکان بەرزە بێتەوە وەکو باسم کرد مۆلیدەکان وەستاون هەتا بۆ وەستێت حەماوەی بەرزە بێتەوە ئەوە خراپترین مانگە بەڵام ئێمە ئەم مانگی هەشتا لە 31 مانگ ڕۆژی پێنجشەمەوە تا ڕۆژی پێشی جێژن عرەفە کە سەعاتی مۆلیدەکان گیراوەتە ئەم دەقەی من لێرە قساکەم لە ناو شاری سلێمانیە تقریبەن 40 کاتژمێر کارەبا درراوە يعني أكاد تقريبا 8 روش يعني قال معدل حساب كي 5 ساعات كهرباء دراوة استا يعني قال بمشي وازا بروا لو أنا لمانجي داهاتو أقل بمشي وازي استا بروا لمانجي رابردو كم تر كهرباء بدري بلام لو أنا واحد يجلس سيستم درش لو أنا كهرباء اجتماعي كيشيكي بدرس به كهرباء مولده لكان لمانجي داهاتو زيادة به هو نازين تأثري معك أصلا بويا ملوي كإيدي بيوسم مولده كان نبيت والله إن جابه وبرسالة لوزيري كهرباء
بەڕێوەبەتی گشتی کارەبای سلێمانی لایانی پەیوەندی دارچکاوە پەیوەندی ئێمە وەکو خاوەن مۆلیدەین یعنی ئەمری واقعین لە وڵاتەکەی قەنەعەتم وایە یعنی نەبێتە من چەنەها برادەر پێم ئەڵێ ئێوە وەکو وەزارەتی کارەباتان ناوانی خاوەن مۆلیدەیەک بەقەد وەزارەتی کارەبا لە مانگێکە هەیە کارەبای داوە 440 ساعت 50 ساعت لە 2010 کارەبای داوە یعنی چنێک زۆرە بۆ خاوەن مۆلیدە کەوتوانێت خراپترین ساڵ کامیان بوو 2010 پێشووتریشی باشتر بوو پێش بەڵێ قەت بە هیچ ساڵێک وەکو 2010 نەبووە 2010 بۆ ڕوبەڕووی ئەم گرفتە بوونەتەوە ناز کارەبای نیشتیمانی کەم بوو ئەوتێککە کارەبای نیشتیمانی کەمە بێ مۆلداهلەکانت زیاتر کارەکەن کاک تارێک باسی ئەوەت کرد باشترین خزمەت حکوومەت بیکە هەم سوودی بۆیەوە دەبێ هەم بۆ هاوڵاتیانیش ئەوەیە گازوایلتان باتێ بۆچی نایدا ینی سەبەبەکە چیەوەیانی ئەو پێتان وتوێت چون داواتان کردو چیان وتوە ئەو پرسیارانە ئەوە ئەڵێ پەیوەندی بە ئەنجومەنی وەزیران و بە سامان سروشتەکانەوە هەیە لە پارێزەکانی باشووری عێراق ئەو سیستەمی پێشووتر کرد لە ئێرە هەبوو لەوێ هەر بەردەواماتە گازە درێتە مۆلی بەڵێ هەتا بۆ ئەم مانگەی ڕابردوو لە سا 25 بەبێ بەرامبەر گاز درراوە بە خاوەن مۆلداهلەکانی شاری کەرکووک چون لەبەرەوە نزیکن لە منەوە ئاگداری یەکترین کە کارەبا گازیان دراوەتێ بەبێ بەرامبەر لە سا 25 بۆ نمونە 100 لتر 25 لتریان بەبێ بەرامبەر داوەتێ کاک تارێخ دانانی مۆلیدەی نوێ لە گەڕەکە نوێیەکان لەو شوێنە نوێیانە چۆنی ڕێنماییەکان و لە ئێستا ئەمە چەند مۆلیدەمان هەیە لە ناوەندی شارە یا لە ناو چوارچێوەی کۆمەڵەکەتانە ئێمە 538 مۆلیدەی ئەهلی هەیە ئەمەی کە مۆڵەتی لە بەڕێوەبەتی گشتی کارەبای سلێمانی هەیە چکە ئێمە هەموو خاوەن مۆلیدەیە مۆڵەتی هەیە بەس ناوەندی سلێمانی بەس ناوەند بۆ نمونە لە تاسڵجا هەتا ئاگاتە قڕگە ئەتاک وەگاتە ژاڵا سرگوێز ئەمانە هەمووی ئایدی پارێزگای سلێمانیە 538 خاوەن مۆلیدەی ئەهلی هەیە بێ لە سیتیەکان بێ لە ناوبازار تیجاریە ئەوانە جیاوازن ئەوانەی شەیە بێ لە ئوتێلەکان کار مۆلیدی خۆیان هەیە ئەوە پەیوەندی بە ئێمەی پەیوەندی بە کۆمەڵەکەی ئێمەوە بێ 538 خاوەن مۆلیدە هەیە لە ناو سنتەری شارە واتە ئەوی بازار دیجاریەکان ناچێتە قاڵبی پەیوەندی بە ئێمەنیوان ئەهلی نێوان تیجارین سیتیەکانیش خۆیان نوێنەریانەی خۆیان سەرۆکاریەکەن لە بەرەوە هاوین وزستان 24 ساعتن مۆڵەتەکە یا پێت ڕێنمایی تایبەت بۆ دانانی مۆلیدەیەکیونە لە گەڕەکێکی پێویستی بێت چی پێویستە بکرێت یا مۆڵەتی ئێوە چی دەبێت بەڵێ ئێستا ئێمە گرێبەستێکمان هەیە لەگەڵ بەڕێوەبەتی گشتی کارەبای سلێمانی هەموو خاوەن مۆلیدە گرێبەستێکی هەیە پێک هاتووە لە 32 خاڵ بەس بەداخەوە ئەو 32 خاڵە هیچی لە بەرژەوەندی خاوەن مۆلیدەیان نییە لەبەر ئەرکەکانی زۆر قورسە دانانی مۆلدەی نوێ بێ مۆلدەکە نوێ بێت ئەبێ کێبڵ بگاتە هەموو ماڵەکان سیستمێکی تازە بێ وەکو ئەمەی کە لە ناو سنتەری شارە کراوە ئەبێ بێدەنگ بێت ئەبێ چواردەوری لەبەخ بێت ئەبێ قرمیت بێت پێشەوەی ئەبێ هەر چواردەوری نەمان بێت ئەبێ 25 نەمان بکڕێ بۆ باخچەکان زۆر قورسە خاڵەکان مۆلدی تازە دانانرێ لەبەر ئەوەی ناو سنتەری شار پڕ بۆتەوە چواردەوریشی مۆلدە هەمووی هەبووڵ شوێنیش نییە یانە چتە لای هەر گەڕێکێک لە هاوڵاتێک پێ مۆلیدە نوێک بۆی دانێ سوودمەند بێ بۆ هاوڵاتەکانی تر ئەڵێ ڕێگانیە لەبەرەوەی دەنگی دێ زۆر باشە زۆر سپاس تارێخ سەمین سەرۆکی کۆمەڵی مۆلیداهلەکانی سلێمانی سپاس بۆ دەرفەتی بەڵای ئێزان پێمان بێت جەلال کاتمان نەما بۆ بەرگە بابەتەکانیش تەواو بوون سپاس بۆ هاوکارانم لە پەیامەوە سپاس بۆ هاوکارم کاک جەلال سپاس بۆ بینەرانی عزیزیش کەواتە ئەم کاتە لەگەڵمان بوون بەرگە بابەتەکانمان بۆ کۆتا هات بەخواتان نسپێرین لە ئارامیا بن خواتان لەگەڵ سپاس